چین و توێژەکان ڕای جیاوازیان لەبارەی بوون یاخود نەبوونی ئازادی ڕاگەیاندن لە هەرێمی کوردستاندایە. هەندێکیان پێیان وایە ئازادی ڕاگەیاندن لە هەرێم بوونی نییە، هەندێکی تریش پێیان وایە لە هەرێم ئازادی هەیە بەڵام سنووردارە. ئازادی ڕادەربڕین لە کوردستانە ناڵین هەربوونی نییە، بوونی هەیە بەڵام سنووردارە. چۆن ئازادی ڕادەربڕین بە تایبەتی لە هەموو بوارەکانە تا ڕادەیەک حڕیەت هەیە، ئازادی هەیە، بەڵام لە بواری سیاسیە ئەگەر زەرری کورد ئەڵێ ئەگەر زەرری بۆ پەرزەکان نەبێ هیچ ئاساییە و ئینسان نەتوانێت بە ئازادانە قسەی دڵی خۆی بکە. بەڵام زیاتر بە عام ئەتوانندری قسە بکرێ ئەگەر بچێتە بوارێکی تەسکەوە بۆ نمونە حزبێکی دیاریکراو یان شخصێکی دیاریکراو ڕەنگە زۆر مەجای پێ نەدرێت، بەڵام بەعام لە کوردستانە ئازادیەک هەیە، ئازادیەکەیش شوێنێک بۆ شوێنێکی تر فەرقەکە. ڕۆژی سێی پێنجی هەموو ساڵێک لەلایەن ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانەوە وەکو ڕۆژی جیهانی ئازادی ڕاگەیاندن دیاری کراوە. لە هەرێمی کوردستانیش تێڕوانینەکان لەبارەی ئازادی ڕاگەیاندن جیاوازن. داتاکانی ئەو بوارە لە ساڵانی ڕابردووە پێمان ئەڵێن کە ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان ئەکرێ لە نێوان کەم و سنووردارە حسابی بۆ بکەین. ینی ناکرێ بڵین بەڕەهایی بڵین جۆرێک لە ئازادی ڕادەربڕین، ئەلبەتە لە ڕووی کەمەوە، لە ڕووی کەم، لە ڕووی بوونی ژمارەوە ئێمە ژمارەیەکی باش کەناڵی جۆرا و جۆرمان هەیە، لە ئێستا شاکە سوۆسیال میدیا هەیە بە جۆرێک لە جۆرەکان خەڵک لە سوۆسیال میدیا قساکە، بەڵام و سوۆسیال میدیایی کە بەڕاستیەکەی هێزە دەسەڵاتدارەکان لە هەرێمی کوردستان ئەو فەزایە یا و پراوێزەیش کە بۆ ئازادی ڕادەربڕین هێشتویانەتەوە هەندێک فێڵبازانەیەوە چاواشەکارانەیەوە بۆ خۆڵکردنە چاوی خەڵکەوە بۆ خاڵیکردنەوەی خەڵکە. بەشێک لە ڕۆژنامەنووسان پێیان وایە ئازادی ڕاگەیاندن لە هەرێمی کوردستان تاو ئاستەیە بەگشتی قسە بکرێت. بەڵام شۆڕبوونەوە بۆ قسەکردن لەسەر بەرپرس و کەسایەتیە سیاسی و کۆمەڵایەتیەکان قبول نەکراوە. بێگومان ئەتوانین بڵێن ئازادی ڕادەربڕین پێناسەی جیاوازی بۆ ئەکرێ، بەڵام ئەوەی کە پێناسە شمولیەکەیە کە ئێمە ڕادەربڕین و ئێمە بخاوەنی بیر و فکر و نووسینی خۆمان وین بەڕاستی توانم بڵێم لە ڕادەیەکی زۆر کەمە لە کوردستانە کە ئەمە جێگەی نیگەرانیە، واتوانم بڵێم بە قەوڵی کابرای ئێرانی کەوتی ئازادیەکەتان لە حەدی چەپڵە لێدانایە، لە ڕاستی ئازادی ئەمە لە حەدی چەپڵە لێدانایە، چونکە ئەوەی کە ئەمانەوە بیڵێن، ئەوەی کە ئەمانەوە بینوسین لەسەری بەیانی ئەگیرێن، لێمانە درێ تهدید دەکرێن، ئەکوژرێن، تیرۆرەکرێن، ئەمانە بۆ خۆی نیشانەیە ئەوەیە کە ئازادی ڕادەربڕین تا ڕادەیەکی زۆر کەم لە وڵاتە هەیە کە بەداخەوە ناشێ لە سەدەی 22 لە سەدەی 21 لە ساڵی 2022 ئەم نوع ئازادی لە کوردستانە پیادە بکرێت جێگەی داخەبڕ. سەرباری بوونی دەیان کەناڵی ڕاگەیاندنی جیاوازی سەر بە حیزبەکان و سەدان نووسەر و ڕۆژنامەوانی سەر بە پارتەکان. ئەوانەی گرفتی ئازادی ڕادەربڕینیان هەیە زیاتر سربەخۆ و بێلایەنەکانن. ئەوانەی لە ماوەی ڕابردووە ویستویانە مارەسەی ئازادیەکان بکەن و ئازادانە ڕای خۆیان دەربڕن بە گیانی خۆیان باجی ئەو ئازادی ڕادەربڕینیان داوە بووی لە باشووری کوردستان شتێک نییە بە ناوی ئازادی ڕادەربڕین، بەڵکو سنوورەکەیە کە نابێ سنووری شخص و حزب و بنەماڵە ببەزێنی کامەت بەزان بێگومان بە گیانی خۆت باجەکەیە دێ. سنووردارەتی مەودای ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان لە کاتێکدایە بەرپرسانی هەرێمەکە شانازی بە هەبوونی ڕاجیاوازی و ئازادیەوە دەکەن. بەڵام ئەوانەی لە گۆڕەپانەکەدا کار دەکەن جیاوازتر قسە لەسەر ئازادیەکانیان دەکەن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.